با دم شیر بازی نکنید. پشیمان میشید. بە ترامپ بڵێن یاری بە کلکی شێر نەکات. ئەمە دوایین لێدوانی حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێرانە کە شەپۆلێک کاردانەوە و لێدوانی توندی بەرپرسانی ئەمریکا و ئێرانی بە دوای خۆی داهێنا. لە دوایین لێدوانیدا حەسەن ڕۆحانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران هۆشداری توندی دایە ئەمریکا و ڕایگەیاند هەڕەشە لە کەس قبوڵ ناکەن و بە دڵنیاییەوە شکست بە ئەمریکا دەهێنن. ڕۆحانی لە بەردەم نوێنەر و دیپلۆماتکارانی وڵاتەکەی ئاماژەی بەوە کرد پێویستە ئەمریکەکان باش تێبگەن لەوەی کە ئاشتی لەگەڵ ئێران دایکی هەموو ئاشتیەکانە و شەڕیش لەگەڵ ئێران دایکی هەموو شەڕەکانە. ئیسرائیل نمونەی دموکراسی منطقه است. هەڕەشەکانی ڕۆحانی بێوەڵام نەمانەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەرزوو وەک پیشەی هەمیشەیی لە تویتێکدا وەڵامێکی توندی سەرۆک کۆماری ئێرانی دایەوە و ڕایگەیاند هەرگیز جارێکی دیکە هەڕەشە لە ئەمریکا نەکەیت ئەگەر نا تووشی کۆمەڵێک سزا دەبیت کە هەرگیز کەس لە مێژوودا بە سزای لەو جۆرە نەیناڵاندووە. لە تویتەکەیدا ترامپ ڕوبە ڕۆحانی نووسیوێتی ئاگادار بە لەبەر ئەوەی ئەمریکا چیتر وڵاتێک نییە کە دەستەوەسان بێت لە ئاست بشات و توتیژەکانت. دوا بە دوای تویتەکەی ترامپ محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران هاوشەوی سەرۆکی ئەمریکا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر وەڵامی هەڕەشەکانی ترامپی دایەوە. زەریفی لە تویتەکەیدا بە ترامپی وتووە وریابە ئێمە هەزاران ساڵ لێرەین و ڕووخانی ئیمپراتۆریەتەکانمان بینیوە لە نێویاندا ئیمپراتۆریەتەکەی خۆمان کە زیاتر لە تەمەنی چەند وڵاتێک بەردەوام بوو. مشتومڕی نێوان بەرپرسانی ئێران و ئەمریکا تەنها لە ئاستی سەرۆکانی هەردوو وڵاتدا نەوەستا بەڵکو لێدوانە توندەکان بەرپرسانی باڵای هەردوو وڵاتی گرتەوە و بە لێدوان و هەڕەشەی جۆرا و جۆر وەڵامی یەکتریان دایەوە. لەو چوارچێوەیەدا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا حکوومەتی ئێرانی بە مافیا ناوبرد و ڕایگەیاند ئاستی گەندەڵی و دەوڵەمەندی سەرکردەکان نیشانی دەدات ئێران لەلایەن مافیاوە بەڕێوە دەبرێت زیاتر لەوەی لەلایەن حکوومەتێکەوە بەڕێوە ببرێت. لە بەرامبەریشدا بەهرام قاسمی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە ڕاگەیەندراوێکدا بە توندی وەڵامی قسەکانی وەزیری دەرەوەی ئەمریکای دایەوە. بەهرام قاسمی وتەکانی پۆمپیۆی بە دووڕووی و گێلانە وەسف کرد. قاسمی لە ڕاگەیەندراوەکەیدا کە لە ماڵپەڕی وەزارەتی دەرەوەی ئێران بڵاوی کردوتەوە وتوویەتی دیارە کەوتە دووڕووی و گێلانەکانی پۆمپیۆ ئاماژ لی پڕوپاگەندەیە و لە سایەکێتی و بەیەکەوەی گەلی ئێران هەموو پیلانگێڕەکانی پشت پەردەیان پوچەڵ دەکەنەوە. لە درێژەی هەڕەشە و کاردانەوەکان وەک پشتیوانیەک لە وتەکانی ڕۆحانی محەممەد حسێن باقری فەرماندەی سوپای پاسداران هەڕەشەی لە ئەمریکا کرد و ڕایگەیاند ئامۆژگاری ئەو وڵاتانە دەکەن کە سەنتەری جێگە استراتیژیەکانیان لە ژێر نیشانەی چەکی هێزەکانی بەرگری سوپای پاسدارandایە بە کلکی شێر یاری نەکەن. هاوکات بەهۆی لێدوانە توندەکانی نێوان سەرۆک و بەرپرسانی ئەمریکا و ئێران تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو دابەزینی بەرچاوی بەخۆوە بینی. لە پاش کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی 5-1 شەڕی ڕاگەاندنی نێوان بەرپرسانی ئەمریکا و ئێران لە هەڵکشاندایە بە بڕۆی چاودێرانیش جەنگی ساردی نێوان ئەو دوو وڵاتە پێی ناوەتە قۆناغێکی نوێەوە کە بە ئاشکرا هەڕەشەی سەربازی لە یەک دەکەن.